زن سلامانێکێک ئاوادا بپاتە سەلام ناکات بۆ نمونە ئەڵێ چی ئەڵێ نەوبینی خۆ بینایی هەیە چاوی هەیە وایە وڵای خۆ ئەڵێ ئەو کوێر بووی لەسەرەوە شتێکی خۆش دیتێتەوە باسی کەم مامۆستایەکم بوو مامۆستا عەبدوڵڵا مامۆستا عەبدوڵڵای حافظ قورئانم لا لەبەر کرد ئەوە تەقریبەن تا جوزی 23 لای ئەو لەبەر کرد هەموو ڕۆژە بەیانیانەشم لە لای ئەبوو مەتان یۆڕۆ اینجا عەرەبانەیەکم بوو شەرەسەر توشتم پێ فرۆشت لە دوای عەسرەوە لای ناو بازاڕ و گەنج بوو ڕۆژێکی بەیانێکی لە لای بوو سوورەی ئالی عومرانم بۆ خوێن طبعا دەمێکیش بوو ئەو سوورەتەم لەبەر بوو بەڵام ئەو كانوا غزا لو كانوا عندنا ما ماتوا وما قتلوا من هەرەموت ئەو كانوا عزا نقطەی غائەکەم لابرد بوو غەینەکە بۆمە خوێندەوە وتم ئەو كانوا عزا وتی ئەو كانوا غزا مامۆستا عوزایە وتی وەڵە غوزایە وتم مامۆستا عوزایە ئینکاریم کرد دەبڕۆ قورئانە بێنە بزانین کامان کوێری قورئانەکەم هێنا کردمەوە سێرەکە بزراوە كانوا غزا وەڵی وازامی کوێر دەرچوو جارێکی کەش تەواو شتم زۆرە لەسەری چونکە ماوەیەکی زۆر هاتو چۆمە کرد شتمان زۆرە بەیەکەوە یانی جاری کەش لەگەڵی ڕۆشتم بۆی مەعاش وەرگرێ لاوقاف کە هێنامەوە قۆڵی من لە قۆڵیەوە بوو جادەی توی مەلیک وتمان با تا لای پاسەکان بە پێ بڕۆین لاوقافەوە بە لای پاسەکان لەسەر کوچەکە ئاسی هەمووتان لەوانەیە دیبێتتان چاڵیان هەڵکردبوو بۆ نەمام چاڵی گەورە گەورە منیش قسەم ئەکرد لەگەڵ مامۆسایە و ئاوا ئەڕۆشتین و جا ئەو خۆی ئەیوەی تۆ زۆر قسان قسەمە کرد و قسەمە کرد وەڵا لە پڕکەوتمە چاڵێکەوە وەڵا ئەو وەستا وتی هەڵۆ ئەو چی لێ هاوڕۆڵە وتم وەڵای مامۆسا کەوتمەوە چاڵەوە وتی خەفەت بۆ ناخۆ کەوتتە چاڵێکەوە وتم ئاوتی تۆ بە حساب من ڕێبەریەکەی خۆتە خەیتە چاڵەوە ئەبێ من چی لەکەی خەفەت بۆ ئەوە خۆوتی جا ئەبۆ شێوە هەندێشتی بابڕین جوان هەیە لەگەڵ زیێتەوە خەیاڵم مامۆستا خوای گەورە ڕەحمی پێ بکا و عاقیبەتی پڕ خێر بێن عاقیبەتی پڕ خێر بێن ماشەڵڵا تقریبا 60-70 ساڵم قورئانی لەبەرە هەموو ڕۆژێکیش 3 جوزە ئەخوێنێ بەلەبەر وی بیری نەچێتەوە جاوەرە بێنە پێشچاوێ ئەم پیاوە 10 ڕۆژ خەتمەیەکە 70 ساڵ بێنە بەسەرەوە ڕۆژانەیە دابشت زان چەند خەتمی کرد جگە لەوەش سەدانی وەکو منی کردووە بە حافظ قورئان من لایەوە حیفزم کردووە جوان خوێندنەوەکەشی ئەبەو تەمەنەشەوە کە ئێستا ئەو تەمەنەی کردووەی تر لەو تەمەنە ئینسان دەم و دامشتی تێگەچی ئێستاش کەس وەکو جوان نایخوێنێت بە منیشەوە ماشەڵڵای لێرە سەر لە مزگەوتی چوارچرا بەیانیان پێشنوێژیەکەوە بزانم زۆر کەس ناوێرێت بچێ بەیانیان لە نوێژی بەیانیان لەبەر ئەڵێن زۆرە خوێنێتیایە لە هەمووشیان پیرترە بە پێشەوە وەستی زۆری ژە خوێنێ ئەوان گەنجیشن ئەڵێن ناتوانن لە پشتیەوە بۆست